لاری لوتکە دوویانە دێرینەکەی شاری هەولێر. ئاسۆ و بروسک شەڕی سەرکەوتن بۆ خولی پلەیەکانی کوردستان ڕوبەڕووی یەکتری کردنەوە. لە دەستپێکی یاریەکەوە ئاسۆی خاوەن ماڵ باشتر دەرکەوت لە خولەکیدا ڕزگار ئەحمەد گۆڵی پێشکەوتنی بۆ ئاسۆ تۆمار کرد. بروسک دوای تەنها چەند خولەکێک گۆڵ یەکسانی هێنایەوە، بەڵام یاریدەدەری ناوبژوان بەهۆی ئۆفساید ڕەتی کردەوە. خاوەنی تاکە گۆڵەکەی ئاسۆ ڕزگار ئەحمەد دوای ئەوەی بەهۆی سیناریۆکردن لە نێو هێڵی سزا کارتی زەردی وەرگرت لە خولەکی 35 بەهۆی بەکارهێنانی دەست کارتی زەردی دووەمیشی وەرگرت و بە کارتی سوورکرایە دەرەوە. لە نیوەی دووەم و لە دەستپێک سوفیان ڕافع ئەم دەرفەتەی بۆ ئاسۆ لە دەستدا. لە خولەکی 51 ناوبژوان فیکەی لێدانی سزای بۆ بروسک لێدا و محەممەد ئەنتەر ئەنجامەکەی بۆ شین پۆشەکان یەکسان کردەوە. لەم لێدانە یانەی ئاسۆ ئەگەر عەلی گۆڵپارێزی بروسک وریانەبا گۆڵی دووەمی لێ تۆمار دەکرا. هەرچەندە ئاسۆ بەدە یاریزانەوە یاری دەکرد، بەڵام هێرشەکانی کاریگەرتر بوون. لە خولەکی 8 سفیان ڕافع بە لێدانی سەر ئاسۆی کردە خاوەنی گۆڵی دووەم تا کۆتاییش ئەنجامەکە وەک خۆی مایەوە. بەڕاستی هەستێکی زۆر خۆشم هەیە. تقریبا ئێستا هەست دەکەی گەڕانەوە یانەی ئاسۆی بۆ سەردەمی زێڕین. ئەمە لە بیدایەتی کە لە هەڵبژارنەکانی دەستەی ئیدارێ بوو ئەو قسەمان کرد، گوتمان پێویستە یانەی ئاسۆ بگەڕێتەوە بۆ سەردەمی زێڕینی. لەو کاتیڕە بە هەموو لای کارمان بۆ کرد، هە لە ڕێزنادی تا گچکەترین یاریزان و تا ستافی تەواوی یانەکە. ئەوە تۆپی پێەیە دۆڕان و بردنەوەیە ئیمانمان بەوەی هەیە. پێش هەموو شتێکی دەستخۆش لە یاریزانەکانم دەکەم وەکو ئەو کاتانەی کە یاریمان دەبردەوە. ڕاستی گواستنەوەی تۆ لەو یاریگایەکە سەختە، نەمان دەتانێت ئەو پلانێک ئەمە دەمانێت جێبەجێ بکەین. ئەو تۆپی پێ بەڕاستی پیرۆزباییانێ دەکەین. ئاسۆ توانی خۆی بگەێنێتە خولیانە پلەیەکان و بروسکیش جارێکی تر ڕوبەڕووی شێخان دەبێتەوە بۆ ئەوەی دوابەختی خۆی تاقی بکاتەوە. یانەی ئاسۆ بە 5 سەرکەوتنی بە دوای یەک خۆی گەیاندە خولی پلەیەکی کوردستان. وەکو هاندەران و یارزانان یانەکە باسی دەکەن، سەردەمی زێڕین یانەکە گەڕاوەتەوە. یانەی بروسکیش کۆتایی بە وەرزە ماراسۆنەیەکەی دێنێت بە کۆتای یاری لەگەڵ یانەی شێخان. ئاخۆ سەر دەکەوێت بۆ خولی پلەیەک یاخود لە خولی پلە دوو دەمێنێتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.